بۆ ئەم جارە هەڵبژاردننی ئەم جارە دەکرێت جیاوازتر لە جارەکانی ڕابردوو لێک بدەینەوە بۆی کە لە ئێستادا لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە عێراق بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قۆناغی گۆڕانکاری گەورەدا تێدەپەڕن. لە کۆتایی ئەم ساڵداوە بڕیارە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە و لە ناو خۆشماندا وەکو دەبینین هەم عێراق هەم هەرێمی کوردستان لەژێر هەڕەشەی دەوروبەردایە. دەوڵەتی تورکیا بە بەردەوامی هێرش و ئۆپەراسیۆنەکانی بۆ سەر باشووری کوردستان و ناوچە سنووریەکان بەردەوام پێدەدات بە هەمان شێوەش دەوڵەتی ئێرانیش و هەروەها دەبینین لە ناو خۆشدا یەک تەبایەکی یەکڕێزی نییە. بۆیە گرنگە بۆ هەڵبژاردننی ئەم جارە هەم وەکو کورد پێگەی خۆی دیار بێت لە پەرلەمانی عێراقدا و کەسانێک بچنە ئەم پەرلەمانە کە نوێنەرایەتی ڕاستەوخۆی خەڵک بکەن و بێگوێدانە بەرژەوەندیە حیزبیەکان کە تاکوی ئێستا دەبینین لە نوێنەرانی کورد لە بەغدا شەڕی پۆست و پارە و دەسەڵات و ئەوانەیان کردووە نەپەرژاونە سەرەوەی شەڕی مافی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بکەن. لە عێراقیشدا بێگومان لە زۆرەوە ئاڵۆزی و ئەوە هەیە. بۆیە بۆ هەڵبژاردننی ئەم جارە گرنگ ئەوەیە کە هەم فرسەتێکی ڕەخساوە بۆ نوێنەران کە ڕاستەوخۆ ئەو نوێنەرانەی کە دەچن هەڵقوڵاوی ناو ئەو شوێنانە بن ڕاستەوخۆ نوێنەرایەتی خەڵکی خۆیان بکەن. بۆیە لەو چوارچێوە ئێمە وەکو کاندیدێکی سەربەخۆ لە دەڤەری ڕاپەڕین و هەرسێ قەزای دوکان و پشتەر و بیتوێن خۆمان کاندید کردووە لە ڕۆبۆی بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی ئەم ناوچەیە بین و داکۆکی لە ماف و دەستکەوتەکانی کورد بکەین لە بەغدادا. نوێنەرایەتێکی ڕاستەقینە لە بەغدا هەبێت. بێگومان ئەوەش بۆ دەکرێت کە لە ڕابردوودا دەتوانین بڵین خەڵک زۆر بێئومێد کراوە بەوەی کە لە چوار قۆناغی ڕابردووی چوار خۆلی پەرلەمانی عێراقدا نەتوانراوە نوێنەرایەتێکی ڕاستەقینە بێتەکایە و بتوانن داکۆکی لە مافەڕەواکانی میلەت و خەڵکەکە بکە بەڵکو شەڕی پۆست و لەو پارە کراوە. بۆیە بۆ ئەم جارە دەتوانین بڵین بێ هیوایەکی زۆر هەیە بەوەی کە خەڵکێکی زۆر وەلای ئەوەی نییە کە بچێ بەشداری پرۆسەی سیاسی بکە. بەڵام بێگومان ئەم بارودۆخە ئەگەر بەم شێوەیە بڕوات یاخود بەوەی کە وەکو چۆن پلانی بۆ دەنراوە کە خەڵکێک سار بێتەوە لە هەڵبژاردن نەسن بەشداری نەکەن ئەمە چارەسەری ئەم قۆناغە ناکات. بەڵکو چارەسەری ئەم قۆناغە بەوە دەکرێت کە بە هۆشیاریانەی سیاسی کە خەڵک بە تێگرا بچێ بەشداری ئەم پرۆسەیە بکات و دەنگ بدەن و دەنگ نەدان جارێکی تدەسێتەوە بەرژەوەندی ئەو هێزانەی کە دەیانەوێت قۆناغەکە بۆ شێوەیە بمێنێتەوە و بەرەو خراپتر بڕوا. بەڵکو بە بەشداری سیاسیانەی خەڵک لەم پرۆسەیەدا دەتوانرێت ئەم قۆناغە نەهەموارە تێپەڕێت و بەرەو قۆناغێکی باشتر هەنگاو بنن لە داهاتوودا و بۆی بتوانرێت لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا بتوانرێت شەڕی ماف و دەستکەوتەکانی گەلی کورد بکەین و عێراقیش بەرەو دیموکراتی بوون و بەرەو ئەوە بچێت کە سەروەری خۆی پتەوتر بکات و بتوانرێت ئەو دەستکەوتانەی کە هەیە بپارێزرێت